سلااو بەڕێزان هاتیمە ئەمڕۆ کە ئەمڕۆ ڤیدیۆم نەبووە بەڵام بابەتێکی زۆر گرینگە و یەکەم جار بوو ئەوەی هاتیمە کە جەژنە پیرۆزاتان لێ بکەم هەموو ڕۆژتان نەوروز و خۆشی بێ ئینشاءالله و دوامیش سەبارەت بە گروپی تێلێگرامی خۆت هەمان چەنێلی تێلێگرامی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت بەڕاستی نەمزانی کە پێشوازیەکی وە بەهێز لەم گروپە دەکرێت جا من مەمنونی ئێوەم و دڵنیابن کە باشترین سیگنالەکان من بۆ ئێوە بڵاوەکەمەوە کە ئێوە بتوانن ماهانگانە 35 بۆ 40% لەم گروپەوە قازانج بکەن و ئەوانەی کە هێشتا داخلی گروپم نەکردووە بەڕێزانم چونکە ئێمە لەسەر ئەمنیەتی گروپەکە کارەکەین بۆ ئەوەی هاک نەکرێ ئەوانی تریش یەک بە یەک داخلی گروپەکە ئەەکەین بەڕاستی ئێوە سەلمانتان کە زۆر سیقە و متمانە بە من هەیە و منیش باشترین سیگنالەکان دڵنیاتان ئەەکەمەوە لەناو چەنێلەکە بۆ ئێوە بڵاو ئەەکەمەوە بۆ ئەو کەسانەی کە نازانن لەسەر چ بابەتە قسەکەم بەڕێزان من ڤیدیۆکەم دروست کرد کە 100 کەسی یەکەم تەنها بە 30 تێتر دەتوانن بێنە ناو گروپەکە و هەتا لە ناو گروپەکە بمێنن کە بەڕاستی پێشوازیەکی زۆر گەورە لەم گروپەکران و زۆر کەم مایە بوو 100 کەسەکە بۆ ئەوەی بەڕاستی هەتا لە ناو گروپ بمێنن و ئەوانەی کە دوای 100 کەسەکە دێن ئەبێ هەموو مانگێ ئیشراکەکە بە 30 تێتری بکڕن پیرۆستان بێ باشترین کار بۆ ئێوە ئەنجام ئەدەم ئەوانەی کە بەشاریان نەکردووە بۆ ئەوەی 100 کەسەکە تەواو بێ بەڕێزانم و زوو بێن بەشاری بکەن دیسانەوە من لینکی تێلێگرامی خۆم لە ژێر ئەم ڤیدیۆی دانم بۆ ئەوەی وەرنە پیوی من و ئێوەش لەو 100 کەسەی بن کە لە ناو گروپە هەتایە پێویست ناکە هەموو مانگێ ئیشتراک بکڕن و بەشار بن لە سیگنالەکانی ئێمە